بەرنامەی بینی باش کوردستان باز لە سەرخستنی کێش دەکەین. بێگومان هەنا ئەو هۆکارانە چین کە دەتوانین کێشی پێ زیاد بکەین، خۆراکەکان، وەردشەکان، چ جۆرە هەندێک جار دەرمانی پزیشکی دەخورێت، هەندێک جار پرۆتین و هەندێک بابەتی تر دەخورێت. ئەمە تاکردنە تەندروستیترە تا دوای. بەڵێ وردەکاری ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کاگارامەمی ڕاهێنەری لە جوانی. بەخێر بێ کاگارام، سپاس بە ئامادە بوونە. زۆر سپاس. کە باز لە ڕاهێنەری جۆرە ڕاهێنانەکانی وەرزشەکەین یەکسەر بیرمان لە لای کێش دابەزاندنەکەت. کاتە سەرخستنی کێش لێرەدا خۆی چۆن بینێتەوە؟ لەشی مرۆڤ سەر چەند شێوەیەک ئەوکو شێپی لەش دابش بووە. ئێمە ئەمڕۆ باسی شێپی باریکەکەین و هەتاوە لەشێک کە لاواز بێ چۆکو بینی وەکو چاوکەی بینی یاخودۆکۆی کە وەکو وەزن وەکو کێش. سەرخستنی وەزن هەروە ئاسان نییە. ئەنی تۆ یاسایەک هەیە گەر تۆ وەکو معادلەیەکی وەرزشی میرکردنەوەیەک لێکدانەوەیشان بۆ کردووە. ئەگەر سە کەس بێنی بتەوێ وەزنی سەرخەی زۆر مەحاڵە. هەشتیان کۆنتترۆڵکەی بتوانانی بکەی بە لە جوانێکی زۆر باش. بۆ لەبەری کۆمەڵ ئینتیزاماتی زۆر قورسی هەیە بێ مەرحەلە بە مەرحەلە بە یاسایی پێیا بڕۆی تەحمل و ئیرادەیەکی باشەیە. بەڵام وەزن دابەزین لە سە کەسا بە دڵنیاییەوە 9 کەسیان دەتوانن بە باشی دابەزن. بەمەرجێ گوێڕایڵبن هیچیکە. باسی ئەمڕۆمان لەسەر وەزن سەرخستنە. یعنی کێش سەرخستن کە تۆ هیچ کەسێکە هێنیت لە هەر ڕەگەزێکیان بێت لە هەر تەمەنێک بێت. کێشی سەرەخەیت بە سەرەتابی لەوە بکەیتەوە ژەمی خۆراکی بۆ کاملکەی. ئەم کەسە لاوازە وەزنی خوارد 6 کیلۆیە 50 کیلۆیە، یعنی هەیە من هاتۆتە لامان 46 کیلۆ بووە یاخود 35 کیلۆ بووە، تەمەنیشی لە سەری 18 بووە. ئەمە زۆر لاوازە. کۆمەڵێک معاناتی نفسی زائیدەن جەسەدی هەیە بە دوای چەند ساڵێکی لە تەمەنی کاڕاتە سەری 21 ساڵ 22 ساڵەوە وای لێکام لەشە لە ڕووی بیرکردنەوە داڕووخاو بێت. لە ڕووی لەشی شەوردە وردە هێزقانەکانی تووشی لاوازی ببن، تووشی داخوران ببن، تووشی تەنان دوای لێ تووشی هێزکەنەرمەشە بێت. بۆ لەبەرەوەی خۆراکێکی وانایە بە لەشی جوڵەیەکی باش و تەندروستی پێ ناکات، خەوێکی باشی نییە. ئەم لەشە هێت حکمێکی ناکا بۆی کە تۆ بتوانێت ڕۆژانە ئەو جوڵەیەکان پێێتی لە پاڵیاب لە پشتەوە شەحنوەکو خواردنێکی باشی یابێت. باشە یەینە سەر خواردن تاکارم. بەڵام هەندێک کەسێ وەکو تۆ ئاماژۆ پێکرد 46 کیلۆیە 50 کیلۆیە بە باڵایەکی زۆر بەرزەوە. ئەمانش دیسان قەڵەوکردنیان یاخود سەرخستنی کێشیان ئاسانە هاوشێوەیە لەگەڵ کەسانی ئاسایی، کەسانی باڵابەر لەگەڵ کەسانی بڵین باڵای کورتتر بێ، ماسوولکەی بچووکتر بێ، هەمان شتە یاخود جیاوازی هەیە؟ جیاواز ئەکید لە یاسای لەشی ئینسانە، یعنی وەکو بیرکاری نییە بڵێ یەک و یەک دووەکە. کەسێک بۆ کەسێکی کە بەپێی جینێتی لەشەکان، ئێستا ئێمە 3 کەسین لەسەر ئەم تاقمە دانیشتوین، هەر یەکێکمان بوونیەت و جینێتێکی جیاوازمان هەیە بۆ لەبەرەوەی لە دایک و باوکێکی جیاواز هاتوونەتە دنیاوە. هۆرمۆنەکانمان جیاوازترن، ئیشکردنەکانی توانای لەشمان جیاوازترە. لەبەرەوە قەرارەتی یاسایی نییە شمولی تۆ بکە منیش بکە بە هەمان شێوە لە یەکاتایە. احتیمالی شەیە قەراری هەر سێکمان یەکدانە بێت. ئەمە کەوتە سەرچی تەجروبەی لەشەکە. لەوە شاکە باست کرد ئەو کەسە باڵای بەرزە وەزنی کەمە چی لێ بکە قەڵەو بێت. ئەمە دوو شێوە سەرخستنمان هەیە، شێوەیەکمان هەیە پڕبوونی پێڵێن وەکو جوانی، ئەمە بیر لەوەیان بکەینەوە. خەڵک من هیوادارم باڵی خەڵک ڕۆشنبیرێتیەوەی بۆ دروست بێت کە وەزن سەرکەوێ ئاسایی بێ بەلایەوە، بەڵام قەڵەو نەبێت، چکە قەڵەو جیایە وەزن سەرکەوتن جیایە. ئێستا من لەوانەیە وەزنی ناڵم هەردووکتانم هەبێ، بەڵام شتێک کەمترم هەبێ، بەس من قەڵەو نیم، من ماسوولکەم هەیە. یعنی تۆ بێ لێرە با بڵێن بە تەمرین بە خواردنێکی تەندروست، بە خەوێکی کۆنتترۆڵ و بەرنامە، بە ئاخواردنەوەیکی باش، بە بیرێکی باش، بە ئیرادەیەکی باش بیت لە شەکەت بە جوڵا سەرخەی بە ماسوولکە سەریخی نەکەوەی بێم خواردنەکانمەوە زۆر بن بیان کەم بە چەوری زۆر خۆر بن. لێرە ئەوەی کە زۆر زەرورە، یعنی خەڵکەکە یعنی هەم بەعام هەمومان بیل لەوە بکەینەوە لە شەکە بە ماسوولکە گەورەکەی وەزنەکە ئەو کێشانەی کە منەچمە سەری یاخۆت بەڕێستان نەچنە سەری بۆی بزانی چەند کیلۆ وەزنت با سەرکەوێ کێشە نییە. تو هەر یەکێک لە ئێوە با وەزندان بچێتە سەری 80 کیلۆ کە نین ئێستا، بەڵام احتیمالە هەر یەکێک لێ وەزن ببینێ 70 کیلۆ بێ تووشی شۆک بی وەکو نەفسی بڵێم وەزنە زۆرە چییە؟ باش هەرم وەزنە ئەگەر ماسوولکە بێ با سەرکەوێ بۆ لەبەروی درعەکە بۆ ئێسقانەکانت، بۆ بوونیەتی لەشت، بۆ جوانی لەشت، بۆ تەندروستی لەشت. بەڵام من بێم ئەگەر 60 کیلۆ بم چەوری بێت ئەو کاتە چی؟
هاتو کاتە هەموو نەخۆشی ناشرینی نەشازی نامورتاحی کۆمەڵێک داڕوخان لە مێشکی ئینسانە دروستە. کاتە مامۆستا ئەوانەی کە ئەنەوێت ماسوولکەکانیان پەروەردە بکەن و چۆن ئەو ماسوولکەی پەروەردە بکەن ئایا شێوازی ڕاهێنانەکان جیاوازی هەیە لە کەسێک کە بێت کێشەکە سەر بخات یاخود کەسێک کێشدا بزانێت بەڵام نەوێت ئەمڕۆ باز لە کێشتر خستم بکەین کات شێوازی ڕاهێنانەکان چۆنە؟ بەڵێ شێوازی ڕاهێنان کەسێک بۆ کەسێک کاگۆڕێت هەر کەسێکی تاکێک کە هێت چێ وەرزشەکە لە ناو جیمێکا بوونە تۆ نابێ بە هیچ شێوەیەک ئەو تاکە بی لەو کاتەوە بڵێ من چوم 2 کۆرس یاخود 3 کۆرس بەکارهێنا لەو جێگایە لەشی من سوودم بینی یان نەمبینی ئەو ڕاهێنەرە شارەزایەتی لەشی لەلو یاریزانەیە بە چەند مەرحەلەیەک لێ دروستە بێت چکە هیچ تاکێک ناتوانێت قەرار با لەسەر کۆنتڕۆڵکردنی بە زووی تۆ توانی ماوەیەک ئیشی لەسەر کەی تاکو لێ ڕاهێت وەکو تۆ چۆن تەشبیه نەبێت هاتوویتە ناو ئەم بیناوی یەکەم ڕۆژ کە داوامت کردووە چەند ڕۆژێک یاخود چەند هەفتەیەک تویستوە تا توانیتە کۆنتڕۆلی ئەم جێگایە بکەیت شارەزابی لێ وەکو ماڵەکەی خۆت وەکو جلوبەرگەکەی خۆت وەکو کەنتۆرەکەی خۆت بۆ نەکە شتەکانە چی و چینتیایە شارەزابوون لەشی ئینسانیش تەقریبەن وەکو وتمان تەشبیه نەبێ ڕاهێنەرەکە بێ بۆ شێوێت بیری لێ بکاتە یعنی بێت کۆمەڵێک کاتی ئەوێت یعنی چەند بەلای کەمەوە چەند کۆرسێکی ئەوێت تاکو بزانێت ئەم یاریزانە کام بەرنامەیە بۆ یەگونجێ نەک یەکسەر بە 1-2 کۆرس زەرب لە یاریزانە ڕاهێنەرەکە بیت یاخود زەرب لە یاریزانەکە بێ ئەمە زۆر هەڵەیە بەنسبەت ئەوە شەوە کە فەرمووت با بڵێن چۆن یاریزانەکان کۆرسەکانیان تەبینەکانیان بۆیان زۆر جیاوازن تۆ ببینی یاریزانە ئەگەر وەزنی زۆر کەمە بە تایبەتی ئەگەر ڕەگەزی مێی نەبوو بە هیچ شێوەیەک ناتوانێت تۆ کۆمەڵە تەمرینی زۆر قورسی بێتێ چکە هۆرمۆنی خۆی ئیسترۆجینە هۆرمۆنێکی زۆر نەرمونیانە من ناتوانم وەکو نێرینەیە تەعاملی لەگەڵاکەم کە تەستۆستێرۆنە هۆرمۆنەکەی بێم زەختی زۆری و لۆدێکی زۆری بخەمە سەر و تووشی پیربوونی چی بکەم یانی بەڕاستی فۆرمی لەشی سەبەداخەوڵم کۆمەڵە گافرەت هەن لەو شاری خۆمانایەت وەرزش ئەەکەن ئەوە وەرزشەکەی پیاوانیان کردووە لەشیان شەیپی لەشیان گۆڕیەوە یعنی تۆ سەیری دەستوپلی کە سەیری دەموچاوشتیکە ئەگەر کۆمەڵە جوانکاری لێ بەکار نهێنێت وەکو پیاوی لێ هاتووە کاتەمە بەرنامێکی زۆر هەڵەیە یەک خۆی کە بیری لێ کاتەوە بچێتە لای ڕاهێنەرە دوو ڕاهێنەرشکە یاتی تر هەر کەسێکە من مامۆستا باسی ڕەگەزی کرد شێوازی جیاوازی ڕاهێنانەکانیان دەمە باسیەوە بکەم بوومە کەسێکی 50 کیلۆیە لای ئێوە دەیەوێت ماسوولکەکانی زیاد بکات یاخود کێشی سەر بخات لەگەڵ کەسێکی 80 کیلۆیەتە سەر ئێتە لای ئێوە ئەوێت ئەو 80 کیلۆ بک بە ماسوولکە ئەمیش دیسانەوە شێوازی ڕاهێنانەکانی جیاوازە و ئایا کامنیان ئاسانترن بەڵێ وەکو ئاسانی ئەوی کە زۆر ئاسانە سەرخستنەکەیە بەنسبەت من وەکو خۆم وەکو تەجروبەی خۆم وەکو مارەسەی خۆم قسەی لەسەرەکەم چکە سەرخستنەکە کۆمەڵێک بەرنامەی زۆر ورد و جوانە کە تۆ توانی نفسیەتی ئەم یاریزانە بەجوڵەکە کە تۆ مانوت کرد ماسوولکەکەیت مانوو کرد یاریزانەکە توانێت وەزنەکەی وردەوردە سەرخا بە ئاسایی سەرەکەی بەڵام بەستمەوەی کەسێکی 80 کیلۆیە لای ئێوە ئەوێت ئەو 80 کیلۆیە کە چوریە بیکا بە ماسوولکە جاری ئەوەشتێنەوە بەڵێ ئەوەشیان کە 80 کیلۆ و چوری هەیە خۆی فات و پرۆتین و کاربۆیدراتێکی باش لە لەشیان کۆ کراوەتەوە بەڵام بە شێوەیەکی نەشاز بێبەرنامە کاڵفامانە بە هەر شێوەیەک بێت ئەم شخصە بێت تۆ بیهێنی ڕاهێنەرێکی کۆمەڵە تەمرینی پێبەیت لەگەڵ کۆمەڵی خواردنی زۆر جیاوازە چکە تەمرینی ئەو خواردنی ئەو 80 کیلۆ لەگەڵ 60 کیلۆکە زۆر جیاوازە بۆ لەبەرەوەی تۆ ئەمیان وەکو وتمان کۆمەڵی غەزمکراوی خۆی هەیە وەکو پرۆتین 80 کیلۆکەم بەستم وەکو کاربۆیدرات وەکو فات زائدەن وەکو شەکریش ینی هەیە 80 کیلۆکە لە لەشی خۆیان هەیە من پێویستیم پێ نییە لە هەمان کات پێویستیم بە بەرنامی خواردنی 80 کیلۆکەش هەیە بیێنێ و تەمرینەکانشی جیاوازن ئەمیشان کە 60 کیلۆ ئەوێ سەرکەوێ وەزنەکەی سەرکەوتکە هیچ چورێک لە لەشیانە ئەمە توانی کۆمەڵێک زیاتر هەوڵبی خواردنەکانی هەمەلایەنە بێ ینی چۆڵی فرە بێ فرە چەشن بێ لە خواردنەکانە بۆ لەبرێ ئەو لەشە بتوانێت تەحکوم کا بە سەحبی و خواردنانەوە کە بۆ لەشی پێویستی پێێتی ئەم نەیاوەپی چۆن وەریەگرێ سەر شخصێ ینی هێت تەمرینەگاڵە مامۆستا من ناتوانم دووژەم نامخۆم لە کاتێکا تۆ هەموو تاچێکمان سێژەم خواردنمانەیە لە شەو ڕۆژێکە بە تایبەتی ژەمی بەیانە ئەڵێ من نیۆڕە هەڵەسم لە خەو ژەمی بەیانیان ناتوانم خۆم ئەمە زۆر هەڵەیە خواردنی نانی بەیانیان لە سەتانەوەی کەسەکان قەڵەو ناکە ئەگە تۆ بیل لەوە بکەیتەوە قەڵەوتەکە قەڵەون ناکە لە شتێک نایە ناشرینی ناکە تۆ بیل لەوە کەرۆ ژەمێکی زۆر پڕا و پڕی کامل بخۆ لە پرۆتین لە کاربۆیدرات پرۆتینەکان وەکو هێلکە بەیانیان ژەمی بەیانیانە بێ هەمان بێ هەتا چێکمان ئەبێ هێلکە بخوا بەیانیان هەمووی ئەڵەنجی لێە نایخوامە زۆر خەتەرە بەشێک ئەڵێن هێلکەی
خواو نەبێت هەلکەی خاو بێت لەگەڵ شیراتەکەڵی کەن و ئەی خۆن حەزیشتانگە قسە لەسەر ئەوە شەکەین ئەگەر دواتر بوو بە پرسیار لێرە ژەمی بەیانیان یعنی گەورەترین شەحنێ هەر تاچێک لە ئێمە مۆبایلێکمان پێگەر تۆ مۆبایلەکەت نەکەی بە کارەباکەوە ئەو مۆبایلە ناتوانانی بەکاربێنی باوەڕکەن تەشبیه نەبێت لەشی ئینسانیش ڕێک ئەو خواردنی و خەوی بەیانیان ئەگەر تۆ خەویی کاملی نەیتێ ئەو خواردنی بەیانیایی نەیتێ ئەو ڕۆژە بەباشی بەڕێ ناکەیت چ وەکو نەفس وەکو بیرکردنەوە وەکو مێشک چ وەکو لەشیش ژەمی بەیانیان زۆر زۆر زەرورە تۆ خواردنێکی باشی بێتێ وەکوتمان پرۆتینێکی باشی بێتێ زایدن سپیایەکان کۆمەڵە بەرهەمی سپیایمانی وەکو شیر و ماست و پەنیر و ئەمانە بخورێت تەنان لە نانی بەیانیانیش ئەگەر تۆ گەنمێکی کەم وەرگریت کە گەنمێکێکە لەو خواردنانی بۆوانی چەوریان هەیە هێڵی سوورە ناوێ بەکاری بێنێ ئاساییە بووە لەبەری تۆ تەواوی ڕۆژەکە جوڵەیەکت هەیە سەرفکردنت هەیە کالۆرێکی باشە سوێنی ئەمە هێن ژەمی بەیانیان تەرکەکەین بەڵام لە ئێوارانە ژەمێکی زۆر زۆرە خۆن دواڵە لەشم تێک چووە بێ بەرنامەیت بۆیە لەشە تێک چووە بەڵێ کەواتە مامۆستا ئەمە باس لەو سیستەمە خۆراکی بکەم کە تو ئێستا ئاماژەڵ پێ کرد ئایا ئەو سیستەمە خۆراکیە بۆ هەموو یاریزانێکی لە ژوانی ئەوی ئێوەکێشی سەربخادۆک یەکە لە هەمان کاتە خۆراکێکی دیاریکراو هەیە کە پێویستە لی دوور بکەوێتەوە بەڵێ سێ خواردنەی من هەموو کاتێ لەم کەناڵە جوانە و لە هەموو کەناڵەکانی کە شۆ بەرنامی تەران لە لایڤ و لە بەرنامەکانی شخصی خۆشمایە باسم کردووە سێ خواردنی هیچ زەروریەتێک نییە من تەجروبەی لەشی خۆمەلانێ ڕێی خۆشم لێ و زۆر زۆری بارگراونێکی باشیشی یاوەتەوە ڕێنێکی باشی یاوەتەوە لە هەموو لەشێکایە کە هەت تاکێکمان لی دوورکەوینەوە باوەڕ کە لەش زۆر جوانە زۆر تەندروستە تەنان پیریش نابێت ڕۆن دروستکراوە ڕۆنی دروستکراوە شەکری دروستکراوە گەنمی دروستکراوە مەبەستم لە گەنمی دروستکراوە چیە هەر دانەوێڵەیە بەڵام هێت کۆمەڵە تەفاعولاتی پیا دروست دەکرێت خۆمرە و سۆدەیەکی زۆر زۆر باشی تێکرێت لە فڕناکان هەیە هێت چیەکە لێرە با بڵێن لەشی ئینسانەکە تووشی تێکچوو نەبێت ئەم سیانە لی دوورکەوەەوە کەم دەڵم شەکر کۆلا و چپس و ساردی و نێستە لە شەگرێتەوە کەم دەڵێم ڕۆن خواردنە چۆرەکانی شەگرێتەوە یعنی کەم دەڵێم گەنێن نان و سەمون و چێک و پسکیتی شەگرێتەوە ئەمانە شتانێکن ینی تەنها بۆ تام بەکارەهێنێ هەر شتێکی زیاتر حەزی ئینسان بەلای ڕۆژ تام بوو دڵنیا بە زەرەری زیاتر بەڵام خواردنی تەندروست زۆر زۆرە ئەین تۆ هی سێشتی لێ قەت ئەەکەم من پێڵە ئەم سیانە مەخۆ ئەو هێتەڵی تر تاوا دنیا کاول بۆ منیش خواردنی چکەنێ لە هەمان کاتا من سیانم لێ گرتوەوە لە پاڵیا سڵی بۆ بژێرم کە خواردنی باشە ینی باشترین خواردن بۆ لەشی ئینسان هەموو کاتێ وتومانە هێڵکەیە هیچ تاکێکمان نایخۆین بەداخەوە بەیانێن لەش ئینسان کاڵەسێت پرۆتینێکی زۆر زۆر باشی تایە هەر تاکێکی هێڵکە 4 بۆ 6 میلیگرام پرۆتینی تایە 6 گرام ئەفر کۆرسۆڵێکی ئSDL زۆر زۆر باشی تایە کە بۆ کەسانی لەشیان وشکە توانن زۆر باشی ئیسفادەی لێ بکەن ئەوانەش کە چۆری خوێنێت توانن هەفتەی دانێ دوام خۆن بۆ ڤیتامین دیکی باشی تایە بۆ هەموو پێویستە لە پاڵیا چۆریکی باڵێ وەکو وتمان فاتێکی سوودبەخشی تایە لە پاڵیا بۆ نمونە تۆ فاتبێنەرێکی زۆر زۆر باشی تایە کە چۆری ئەستێنەسپێنی هێڵکەکەیە تۆ هیچ ئەم بەرهەمە بچووکە کە زۆر زۆر بەهایەکی کەمی هەیە لۆکو نرخ زائدە لەگەڵەوە زۆر بەردەستە زۆر حازرکردنی ئاسانە هیچ ئەمە ئیهمالەکەی بەڵام بیر لەواکەی تۆ بچی لە شوێنێکی زۆر زۆر تایبەت تا کاتێکی دوور درێژی بۆ ڕیتی سەر و پێ ئەمە فاستفودەکان بەڵە بەزدەبێت ئێستا گەورەترین کێشەی هەموو ئەمریکا با بڵێن کێشەی خواردنی فاستفودە گەورەترین کێشەیە بۆ لەبەرەی کۆمەڵانێک خەڵک بۆ نمونەی جیرۆدە و ئالوودەی بوون لە هەمان کاتە لە 45 خەڵکی ئەمریکا بەچی ئەمرن بە فاستفود بە خواردنی قەڵەوی سەبەکەی قەڵەویە ئێستا وای لێ هاتووە بۆ بە دلیڤەری بە سیارەکە ڕۆی لە جێی خۆتا داناوەزی بی لە هەمان کاتە خواردنی لەشی ئینسان تۆ وا پێویستە خواردنێک کە وەرەگری دانشی نەم کاتێواڵم بە دیار تەلەڤیزۆنێکەوە بێ بە دیار کەسێکی ڕەفیقتەوە بۆ نمونە کاتێک وەریتە سەر هەموو ژەوێکی ناخواردن کەمتر نەبێت لە 20 دقیقە لەمان کاتە تۆ ئەمان بە ئەمان خوا بوو لە بیرم نەچێوی ژەوەیە کە تۆ ئەم خواردنە کە بە خێرایی خۆی لە سانەوەی ئەو کەسانی کە خواردنی خێرا خۆن بە پەلەخ خواردن ئەخۆن تووشی کۆڵۆنە بن کە تا ئەم دقەیە دەرمانێکی بۆ نەدۆزراوە وەکو عیلاج باشە مامۆستا ئەمانی کە باسێک کرد بۆ کەسێک گونجاوە کە لەگەڵ یاڕاهێنانی وەرزشی بکات یاخود من ئەمەوێت لە ماڵەوە بۆ منە کێشم زیاکەم هەنێک خواردن وەکو هێلکە باسی کرد و چی خۆراکێکی تر هەیە یاخود جیاوازی هەیە لە نێوان کەسێک کە وەرزشی لەگەڵ کات یاخود تەنها لە ماڵەوە ئەوێت قەڵەو بێت بەڵێ خواردنەکان خواردنە تەندروستەکان زۆر ئاسایی تۆ ئەتوانیت بەبێ وەرزشی بیان خۆیت
بەڵام کە تۆ وەرزشت لەگەڵا کرد هیچ مانوبوونێک لە ماسوولکەکە تا دروستەکەی هەر تاچێکی ماسوولکەکانی لەشی ئینسان تۆ ئەنجۆڵێنی وەرچی پێەکەی ئەم خواردنە کە وەرەگریت لێرە لەش سەحبێکا بۆ شوێنی مانوبوونەکە چکە تۆ مانوت کردو جێگایە لەبەرەوە لە شەکە بە شێوەیەکی دروستتر جوانتر باشتر خێراتر بەدڵی تۆ دروست دەبێت بەس کە تۆ وەرزشە لەگەڵانە کرد یعنی احتیمال لە شوێنێکت زیاد کاتۆ بەدڵە نەبێت شوێنێکی جوڵێنی بەس کە وەرزشت کرد هەموو لەشە جوڵێنی بە تایبەتی جیمەکان کە تۆ چیتر جیمێک بۆ نمونە هەموو پەلەکان پەلی سەرەوە پەلی خوارەوە بە ناوچەی سابتیشەوە پشت و پێشەوە هەموو دەستەکە بە جوڵەکردن تۆ وەرزشەکەی لە شوێنەکە هەموو ئالەتە یعنی بەکاری هێنیت لەو حاڵەتەیە تۆ خواردنەکە سەح بەبێ بۆ هەموو ماسوولکەکان لە شەکە بە شێوەیەکی کامل بە پێی بوونیەتەکە گەورە و جوانە بێت ئەڵم گەورەم بەستم لەو فۆرمە نیە تۆ شتێکی بەو نمونە گەینەرێکی قورسی بێتێ مەبەستم لەوەی بە شێوەیەکی دروست ئەوانەی کە یاری لە ژوانیەکان بۆ دەستکەوتنی ویزیان و سەرچاوی ویزە پەنا بەنەبەر پرۆتین و پریوەرەکاوت و کریاتین و ئەمانە ئەمە بزانم ئەوانەی کە بۆ کێش سەرخستن ئەم جۆرە پرۆتینانە دروستە بیخوات هەروەها کاتی خواردنەکەشی جیاوازە لەوەی کە ئێوە کێشدا بەزێنێ تاوکەرە خۆراکیەکان هەموو کاتێک بە باسی ئەەکەم کاتێک پێویستە کە تۆ خواردن ئەساسیەکانت کامل بێ ینی هەیە پرسیارەکەڵێ من ئەمەوێت تاوکەرە خۆراکیەکان خۆنچکە ژەمەکەم باش نییە ینی وازانێ گە سکوپێک پرۆتین بخوا لەجێ ژەمێ خواردنەوە زۆر هەڵەیە بیرکردنەوەیکی زۆر هەڵەیە دیسانەگەرێتەوە بۆ قسەی کە من هەموو کاتێک ببوورە بەڕقی ئەو هەڵەمە و کاڵفامێک بیرەکاتەوە خۆی بە مامۆسای لەشی خۆی داهانێمە زۆر هەڵەیە هیچ پرۆتینێک جێگەی خواردن ناگرێتەوە بەڵام هەموو خواردنێک جێگەی پرۆتینەگرێتەوە تۆ تاوکەر ئێمە دامە بە هاوکار بە یارمەتی دەرنامان بردووە یعنی ئێمانە یارمەتی دەرن بۆ کەسانێک کە هێن وەرزشەکەم من تەمرینەکەم خواردنەکانم کاملە لە ژەمی خۆی لاماوە لە سێکە لاماوە بەرەو سەر و 4 و 5 و 6 خۆم هێشتا لەشم ماسوولکەکانم داوای خواردنی زیاترەکەن سەحبی لەشم ناتوانم بۆ نمونە ئەو خواردنەی بە خێرایی بەمێ من هێلکەیە کە خۆم احتیمال لە بوونیەتی لەشی من کە جگەر تەحویلەکە ئەو هێلکەیە بۆ ماسوولکەکانی لەشم احتیمالە سەروی کاژمێرێکی پێ بچێت پاشمە لەسەر تەمرینێکی قورسم کردو پێویستیم بە پرۆتینێکی سائلە خێرایە لەو حاڵەتە ئەو پاودەرە ئیجباریە من بەکاری بێنم بۆ کەسانی کە ماسوولکەی لەشیان کامل بووە ئەن کەسانێک هەن ئەوێت هەر لە دوورەوە وەرزشیش نەکا پرۆتین بخۆمە زۆر هەڵەیە زەرەری نییە بەڵام هەدەفەکەی نەپێشا مامۆستا هەندێک کەس هەیە دوای ئەوەی کە سەر کێشیان سەر ئەخن چەند مانگێک یاخود ماوەیەکی کەمیش تەنانەت لە وەرزشکردن دوور دەکەونەوە لەو شێوازەی ژیانی کە تۆ باسی کرد دوور دەکەونەوە دووبارە کێشیان لاواز دەبێتەوە هۆکار کارەکەی لەشی ئینسان هەموو تاچێکی ماسوولکەکانمان کۆمەڵی میمۆری غەزمکراوی تایە هەر تاچێک لەو ماسوولکانە میمۆری غەزمکراوی تایە تۆ هاتوویتە ئەو میمۆریت خستۆتە گەڕ بەکارت هێناوە چ لە ڕووی خواردنەوە چ لە ڕووی جوڵەوەکو خۆت باڵێک کە کارکتەرەکەی جوڵەی پێەکەیت چ لە ڕووی ئەو شۆک کە دڵ خوێنی بۆ نێرێت چالاکە ئەم ماسوولکێ لە شوێنی خۆی وەکو بەهۆشە بە خەبەرە جوڵەیەک دروستەکە گەشیەکەیە ئەبایە بە خۆی حەزمێک دروستەکە زائیدەنەوەکو لەشیش مرتاحیەکەیە بەس کە من هاتم ئەم میمۆریەم کوژانەوە ماسوولکەکە لە جێی خۆی وەکو خەپلەیەکی خەوی لێ دوای چەند مانگێکی کە هاتمەوە هەمان شوێن دەستم کردەوە بە هەستانی ماسوولکەکەم بە جوڵانی میمۆریەکەشم دیسان بە هۆشی خۆی هێتەوە کەواتە بە شێوەیەکی زۆر نۆرماڵ دەست پێکاتەوە کاتە خێرایی لەو لاوازبوونە مامۆستا ئەکەوێتەوە سەرەوە بمە کەسێک کە ماسوولکەکانی گەورەترن لەگەڵ کەسێک کە ماسوولکەکانی بچووکترن هیچ جیاوازیە دروستەکە لەوەی کە باڵێ ماسوولکە هەتا گەورە بێ پرۆتینی زیاترێ خواردنی زیاترێ زووتریش لاواز دەبێتەوە کە ئەوی باسی کرد ئەساسێکی تۆکمەتر دانەوە زۆر باش گەر بێت و کەسێک ئەو ڕهێنانە وەرزشیانەی ئەنجامدا و گەیشتە ئەو کێشەی کە خۆی مەبەستێتی چۆن بتوانێت لەو کێشەدا بمێنێتەوە ئایا ڕتمی خۆراک لێرەدا دەورە بینێت ئەبێ بەردەوام بێت لەو ڕتمە خۆراک ئەگەر بێت و کەسێک بەردەوام بێت لێک ڕتمی خۆراک ڕۆژانە زیانی نابێت بۆ کەسە ڕتمی خۆراکەکە تۆ بەفو ئەبێ بی لەوە بکەیتەوە چ بەشێکی ئیتێ ئێستا سیستەمی با بڵێن خواردن زۆرە لە دنیا ینی فرەلایەنە بووە ئەنا سایکڵ پیا بووە تۆ هیت بیلەواکەیتەوە لەش هەیە بەس بە کاربۆیدرات جوانە بێ ئەمە زۆر دەگمەنە لەشی شەیە بەس بە پرۆتین جوانە بێ ئەمە زۆرە ئەمە بوونیەتی لە شەکانەوە کووتمان تۆ ناتوانانی وەکو بیکاریانە بی لێ بکەیتەوە وڵە یەک و یەک دووەکە لەش گۆڕانکاریەک و فرەلایەنەیە
بەنسبەتەوە پرسیارەوە کە تۆ کردە دەڵێیت لە شەکەڕتنی خۆراکی چۆنی بەمێ ئەم خۆراکە کە تۆ ئەیتێ ئەمڕۆ لەشی تۆ ناتوانانی بەس کاربۆیدراتی بێتێ، ناتوانانی بەس پرۆتینی بێتێ، ناتوانانی بەس ڤیتامینی بێتێ، ناتوانانی بەس ئاسنی بێتێ، ناتوانانی بەس کانزای بێتێ، ناتوانانی بەس کالیسیۆمی بێتێ، بەڵام بێ هەمویانی بێتێ. بۆ منەگە کالیسیۆمی نێمێ ئێسقانم چی لێ هێت، ئەگە پرۆتینی نێمێ ماسوولکەم چی لێ نامێنم. ئەمان لەجێ خۆیانە پێویستی بە خواردنە. من هێم ئەمڕۆ پرۆتین لە لەشی خۆمەگرم و ماسوولکەکانم داهات پرۆتینم لێکەن، باش کاربۆیدراتم ماوە پێی ماسوولکەکانم پرۆتین مەوێ. لەش ئینسان هێزەکەی وەکو ئینەرجی پێویستی بە کاربۆیدراتم، کاربۆیدراتم ناوەتێ. ئێمڕۆ من لاوازم بێتاقەتم، توانام نییە تەنانەت بمە وەزنەکان بەرزیکەمەوە بۆ لەبەری کاربۆیدراتم ناوەتێ. کالیسیۆمەکە بە هەمان شێوە بۆ هێزقانت بۆ یعنی ڤیتامینەکان بۆ بینین بۆ ویزە بۆ هەموو شتێک ئەمانە خواردنەکان تۆ بێ فرەچەشنە بە بەڕێکی بیان نەرێ بەڵام بە پێی بەرنامە. لە هەمان کاتیشا تۆ ناتوانانی قرار بی بڵێ ئەم بەرنامێت تۆ وەریگرێت تاکو 10 ساڵی کە لەسەر ئەم بەرنامەی بڕۆ ماوەیەکە لەشی تۆ داوای خواردنی چیکاکە. باشە مامۆستا هەندێک جار خواستێ لەسەر سەرخستنی کێش یاخود گەورەکردنی ماسوولکەی هەندێ بەشی جەستە بۆ منە بەشی خوارەوەی جەستە یاخود قۆڵ یاخود پشت ئەمانش هەمویان هەمان خۆراکیان بۆ بەکاردەهێنرێت یاخود بەپێی وەرزشەکە ئێوە بەپێی وەرزشەکە زیاتر ئەو بەشەی جەستەی ئەو کەسە قەڵەو دەکەن یاخود سەری دەخەن. بەڵێ شەوێ لە شەکان کە تۆ خواردنە خۆیت خواردن ئەمە ئالەتێک نییە من پەنجەیەک بنێم بەم دوگمایە بڵم ئەم پرۆتینی یاخود ئەم هێلکەیەم خواردکە ئەم هێلکەی بڕۆ بۆ ڕانم ئەم برنجەم خواردە کەمسک برنجە خواردکە ئەم برنجە با بڕا بۆ پشتم ئەم گۆشتم خواردکە ئەم گۆشتە با بڕا بۆ سم نە بۆ توی کەیتە گەرووە خواردنە چێتە ماعیدەوە دواتر ڕیخۆڵەکە دواتر ئەزمی لەش کە تۆ سەحبی کرد باشە جگەر تەحویلی لەشی کرد بە پێی بوونیەتەکەیە تەحویلیەکانی بۆ لەشە یا بەچۆ من نیم ینی تۆ ناتوانانی من کە کارکتەرەکەم خواردنەکە ئاخۆم ناتوانم قرار بم خۆی لە ناوەری شەکا بوونیەتەکەی هیچ کاسێ ناتوان دەستکاریکە کاتە خۆراک شتێکی سابتە بۆ لەش ناتوانێت شوێنێک بگۆڕێ لەگە ڕێزمە ئێستا کۆمەڵێک شت پیا بۆڵێم دەرمانە بخۆ بۆ سنگ باشە دەرمانە بخۆ بۆ پشت باشە دەرمانە بخۆ بۆ ئەگەر ڕێزمە بۆ سمت باشە بۆ ئافرەتانیا بۆ ڕان باشە ئەساسی نییە هە شتێک چوە دەمەوە لە ڕێی خواردنەوە هەموو لەش سەحبێکە لە نوکەوە بۆ نوک ئیتر بە پێی بوونیەتەکە بەس تۆ لێرە ئەوەی کە گۆڕانکاریەکەی بەسەرێنیت سە من یاریزانەیە هاتۆ بۆ نمونە پەلیسەرێن باڵانی ئەستورە شە بە عەکسەوە بەشی خوارە هەیە هەمووی ئەستورە هەیە بەس کەمەرێتی پەلەکانی زەعیفن شانی بچووکە کەمەری پانە ئەمە بوونیەتە ئەگەر لە جێندەر ینی چۆن لە بوونیەتی خۆی خولق نەبێت چکە خولق بێ دەستکاریکردنی تۆ زێمە حاڵە یعنی لە خولقاکە تۆ لە خواییەوە ئەمە هاتبێتەوە عیبێکی خولقی بێ لە سا نەوەمیان زۆر زەحمەتە بەڵام لەگەڵ هەمان کات چە هەوڵی بووین بەش بەڵکو ئەمگابە لە سایەکە بە وەرزشکردن توانین و سوودانە ببینی پەلی خوارەوەی بۆ نمونە ئەستورە تۆ بە کۆمەڵە تەمرین هەیە بە وەرزشکردن توانی باریکی کەیتەوە تۆنی کەیتەوە ڕێکی کەیتەوە شلە توانی تۆنی کەیتەوە سەرەوەی بە هەمان شێوە کەمەری بە هەمان شێوە هەر جێگای لەمانە کە شێوەیەکی نەشازن لایەکێتی پارچەیەکێتی تەمرین ئیشی لە سەرەکان نەک خواردن و کووتمان بۆ هەموو لەشە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا ئارام ئەمین ڕاهێنەری لەشجانی سپاس بۆ ئامادەمشێک ڕاستەخۆ لە ستودیۆ. سپاس مامۆستا.